جارێکی دیکە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتی ساڵانەی خۆیدا ناوی هەرێمی کوردستانی خستۆتە ناو لیستی ئەو وڵاتانەی کە مافەکانی مرۆڤ و ڕۆژنامەنووسانی تێدا پێشێل کراون. لە راپۆرتەکەدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا تۆمارێکی لەسەر پێشێلکارەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەنووسی لە ساڵی 2016دا لە هەرێمی کوردستان خستۆتە ڕوو. لەنێو ئەو پێشێلکاریانەی کە ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەنووسی کراوە. راپۆرتەکە بەشێکی تەرخان کردووە لەسەر ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر NRT ئەنجام دراون. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ناوی NRT وەکو تاکە کەناڵی سربەخۆ لە هەرێمی کوردستان داهێناوە و ناوی کەناڵەکانی دیکەشی لەگەڵ حیزبەکانیان داهێناوە. وەزارەتەکە لە راپۆرتەکەیدا جارێکی دیکە باسی لە داخستنی نووسینگەکانی NRT لە مانگی تشرینی یەکەمی 2015دا لە هەولێر و دهۆک کردووە. راپۆرتەکە ئەوەشی خستۆتە ڕوو لە سەرتاسەری هەرێمدا ژمارەیەک حاڵەتی لێدان و دەستگیرکردن و هەڕەشەی کوشتن بەرامبەر ڕۆژنامەنووسان هەبووە کە لە هەندێک حاڵەتدا هێرشبەران جلوبەرگی سەربازی یان پۆلیسیان لەبەردا بووە. ئاماژە بەوەش کراوە زۆربەی هێرشەکان کراونەتە سەر ئەو میدیایانەی کە سربەخۆن یان ئۆپۆزیسیۆنن کە راپۆرتەکە بۆ میدیای سربەخۆ ناوی NRT و بۆ میدیای ئۆپۆزیسیۆنیش ناوی کەناڵەکانی KNN و پەیامی هێناوە. هاوکات راپۆرتەکە باسی لە دۆسیەی کوژرانی ڕۆژنامەنووس وەداد حسێن کردووە کە لە ڕۆژی 13ی ئابی 2016دا لە دهۆ کوژرا کە بەپێی راپۆرتەکە وەداد حسێن لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراوە و لێکۆڵینەوەی لەگەڵدا کراوە و دواتر لاشەکەی فڕێدراوە. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی ئەوەشی کردووە سەرەڕای ئەوەی بە یاسا مافی ئازادی ڕادەربڕین فراهەم کراوە، بەڵام سانسۆر خستنە سەر میدیاکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە کاریگەری کردوتە سەرکاری میدیاکان و هەندێک جار ڕێگریان لێکراوە لە گواستنەوەی هەواڵەکاندا. ئاماژە بەوەش کراوە ساڵی 2013 پەرلەمانی کوردستان یاسای مافی بەدەستێنانی زانیاری پەسەند کردووە کە ڕێگە بە میدیا و ڕۆژنامەنووسان و کەسانی ئاسایی دەدات زانیاری بەدەست بهێنن، بەڵام حکوومەت هەوڵی نەداوە جێبەجێی بکات. ئەمە جگەلەوەی لە راپۆرتەکەدا ئەوەش هاتووە حکوومەت و پارتە سیاسیەکان و بەرپرسان بە شێوەیەکی بەردەوام جیاوازیان لە نێوان میدیاکاندا کردووە و بۆ ئەوەش نمونەی ئەوەی هێناوەتەوە کە پارتی لە هەولێر و دهۆک باڵادەستە و ڕێگە بە کەناڵەکانی خۆی لەوانە کوردستان TV و ڕووداو دەدات بچنە ناو هەموو دام و دەستگایەکی حکومیەوە. هەروەها کەناڵی گەلی کوردستان و کورساتی سەر بە یەکێتی لەو ناوچانەی کە یەکێتی و گۆڕانتیاندا باڵادەستە لە کەناڵەکانی دیکە زیاتر مافی بەدەستێنانی زانیاریان هەبووە. هەروەها لە بەشێکی تری راپۆرتەکەیدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە لە مانگی تشرینی یەکەمی 2015ەوە پەرلەمانی کوردستان کۆ نەبۆتەوە دوایەوەی ڕێگری کرا لە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە شاری هەولێر. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا ئەوە شاتووە گەندەڵی بەربڵاو و نەبوونی شەفافیت لە ناویشاندا داهاتەکانی نەوت یەکێکن لە گەورەترین کێشەکانی هەرێمی کوردستان. راپۆرتەکە بە پشبەستن بە راپۆرتە ناوخۆیەکان دەڵێت گەندەڵی لە هەرێم زۆربەی جومگەکانی گرتووە. راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە ساڵانە بڵاو دەکرێنەوە هەمیشە لەسەر ئاستی باڵای ئەو وڵاتانە کە باس کراون جێگەی گرنگی پێدان و بایەخن، چونکە ڕاستەوخۆ لە دوای بڵاوکردنەوەی راپۆرتەکان وەڵام دەدرێنەوە. ئەمە بۆ جاری یەکەم نییە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە راپۆرتی ساڵانەی خۆیدا هەرێمی کوردستان تۆمەتبار دەکات بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و ڕۆژنامەنووسان.